بەڵێ خۆشەویستان قسە لەسەر کتێبی ئەنتۆلۆژیای شێعری هاوچەرخی کوردیەکەم لەگەڵ زۆر بەڕێز ئالان کەریم شاعیر و وەرگێر کە لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. کاک ئالان بەخێر بێی. زۆر سپاس بۆم دەرفەتە. سەرچاو سپاس دەکەم. ئەنتۆلۆژیای شێعری نوێی کوردی مەبەستان لە چییە؟ ئەو مانای چییە؟ بەڵێ ئەنتۆلۆژیای شێعری نوێی کوردی بە زمانی دەنمارکی پرۆژەیەکی 5 ساڵیە کە ئێمە بە شێوازێکی خۆبەخش کارمان لەسەری کردووە. پێکهاتووە لە کۆکردنەوەی شێعری 49 شاعری هەموو ناوچەکانی کوردستان بە شاعیرە کوردەکانی جۆرجیا و ئەرمینیاشەوە. کتێبەکە بەشێکە لە پرۆژەی وەشانی ئاژانسی شعر لە دەنمارک کە پێکهاتووە ئەمە زنجیرەی دووە، زنجیرەی یەکەمیان لە بۆ شاعرانی بۆسنیا و هەرزۆگڤینیان کردووە. کتێبەکە فرە زمانە، واتە تەنها دەنمارکی نییە بەڵکو زمانە ڕەسەنەکەشی تایە، واتە کوردی و چەند دیالێکتێکی زمانی کوردی، هەروەها ئەو چەند زمانانی کە کورد نەیتوانیوە بە زمانی خۆی بنووسێت لە هەنێ ناوچە دەبەرەوەی کوردی، زمانی کوردی قەدەغە بووە. بۆیە شاعرمان هەیە بۆ نمونە سەلیم بەرەکات نەیتوانێت بە کوردی بنووسێ، بە عەرەبی تایە. بەڵێ هەموو شاعیران بە تەمەنە جیاوازەکانەوە با بڵێن لەوێدا هەن بەرهەمەکانیان و بە هەموو ڕێباز و با بڵێن قۆناغە جیاوازەکانی ئەدەبی با بڵێن. بەڵێ کۆنسێپتی پرۆژەکە بەو شێوازە بووە ئەبێ هاوچەرخ بێ، واتە ئەبێ لە هەفتاکانەوە نووسرابێت تا ئەمڕۆ. ئەمەش هۆکاری ئەوە بووە لە هەفتاکانەوە. مەبەستم شاعیری زۆر لاوە لە بەرهەمەکان. بەڵێ ئەوەشی تایە چونکە مەڵێن لە هەفتاکانەوە تا ئەمڕۆ، واتە لە سەردەمی هەفتاکانەوە تا ئێستاش کە شێعرە نووسن. مەبەست لەوەیە کە هەفتاکان لەبەروی لەو سەردەمەیە هەستی سربەخۆیی و ئازادی بوون زیاتر پەرەیسەندووە، بۆیە ئێمە مەبەستمان بۆ لە هەفتاکانەوە بێ تا ئێستا کە پێکهاتووە لە چەند شاعریی ناوداری ئەو کاتە لە هەفتاکانەوە هەتا ئەمڕۆ کە شاعرینەوەی ئێستاشی تایە پاش 2000ش. مەبەستان لەم ئەنتۆلۆژیایە چییە؟ مەبەستی ئێمە ئەوەیە زیاتر بۆ دانمارکیەکان بۆ ئەسکەندە نافێ ئەوە ڕوونکەینەوە کە ئێمەی کورد ئەتوانین لە ڕێی ئەدەب و هونەرەوە زیاتر ئاشنامە بێت، چونکە هەر خۆشیان وەشاخانەکە وتی ئێمە هەواڵی کورد تەنها لە ڕێی هەواڵەکان و کوشتون و کۆڕە و بڕین ئێمە ئەناسین، بەڵام ئەمە دەرفەتێکە بۆ زیاتر ناسین و ئاشنابوونی ئەدەب و شێعری کوردی. زۆر ڕاستە. بێگومان کارکردن لە پرۆژەیەکی لەم جۆرەیە پێویستی بە هێز و کارکردن و بە کاتیش هەیە. ئێوە چۆن توانی وتانەکە بۆ نمونە ئەو پرسیاری کە ئەمە بە دقیقی بیکەم ئەوەیە کە هەر شاعیرە و لە نووسینە خاوەن با بڵێن شێوازی تایبەتی خۆی و با بڵێن تەکنیکی تایبەت بە خۆیەتی. کاتێک کە ئەم شاعرانە وەردەگێڕێنە سەر زمانێکی تر ئەتوانرێ هەمان هەست بگوازرێتەوە و هەمان شێواز بدرێتەوە بە شعرەکەی. بەڵێ پرسیارەکە دوو لقا هەوڵێم وەڵام بمەوە. ڕاستی ئێمە وەکو دەستە ئیدیتۆر هەوڵمان ناوە کارەکان بەشکەین بە شێوازی گروپ ئیشمان کردووە. بۆ نمونە من لایەنی شاعرانی باشوور و هەندێک لە ڕۆژهەڵاتم وەرگرتووە، دارا کوردەش کە لەگەڵمان بۆ ڕۆژ ئاوە و باکوور. کۆی ئیشەکە ئەچێتە لا ئیدیتۆر تۆڤارد پێرلسن، ئەو هەمووی بەسەریان ئەچێتەوە و ڕێک بەیەکەوە وەکو گروپ هەڵبژاردنەکانەکەین. سەبارەت بە لقی دووەمیش ئێمە یعنی هەوڵمان داوە زیاتر بیشعرێنین. ئێمە بە دایماکی شتێگەڵێن ناتوانین شعر وەرگێڕی، ئێمە دیسان بیشعرێنین. ئەو هەستێک کە لەو پارچە شعرەیە هەیە بۆ بیگۆڕیتە سەر ئەبێ جاریشکە بیکەیتەوە بە دانیمارکی، واتە بێ زمانی دانمارکیەکە وای لێ بکەی وەکو وابێ بە دایماشی نووسراوە. ئەمە سەختی خۆی هەیە. بە گروپ ئەم ئیشەتان کردووە یان؟ بەڵێ شتەکەەوە وا بووە ئێمە لە وەکوتم دەستە ئیدیتۆران هەر کەسە و شوێنێکی وەرگرتووە. وەکوتم من باشوور و ڕۆژهەڵات هەستاوم بە هەڵبژاردە لە شاعرەکان، دوایەوە ئەیبین بۆ دەستەی ئیدیتۆران دیسان چاوی لێکە تەمان بە وەرگێڕاوی، دوایەوە دیسان لە بێژان ئەدرێ کامیان باشترە، کامیان کوالیتی باشترە، وەکو شعر وەکو دەق وەکو ناوی شاعیرەکەش. اینجا دوایەوە دیسان هەڵبژاردنێکی تر ئەکرێتەوە، اینجا جاریشتر هەڵە بڕی ئەکرێ و ئیدیتۆر ئەکرێت. ئەی پرۆسەکە زۆر سەختە، هەر بۆشە 5 ساڵی خیان تا پرۆژەکە بە ئەنجام بکەن. یەکەم جارە پرۆژەی لەم شێوەیە
وەک ئەسکەندەناف توان بڵم یەکەم پرۆژەیە بەو شێوازە گەورەیە چونۆ شاعیر لە هەموو پارچەکانی کوردستانەوە بکرێت بڵێ. چۆن بیرتان لەوە نەکردوتەوە کە شاعیرانی بۆ نمونە دانیمارکی یان ئەو شاعیرە بناوبانگەکانی دنیا جێ بکەنەوە لە با بڵێن ئەنتۆلۆژیەکی وایە؟ مەبەستمان ئەو بوو وەکوتم پێشتر ئەمە ئەدەب و شێعری کوردی زیاتر بگەینە وڵاتانی ئەسکەندەناڤە بە تایبەت ئەم کتێبە بۆ دانمارکیەکانیش نییە چونکە ئەم کتێبە لە سویدیش ئەتوانێت بخوێنرێتەوە لە نەرویجی چونکە زمانێکی هاوبەشیان هەیە وڵاتە ئەسکەندەنافیەکان وەگوتم پێشیش دوو زمانەیە واتە ئەتوانی ئێستا بە شێعرەکە کوردیەکەش هەیە بە زمانی کوردی وەک چۆن بڵێ یونیڤرساڵە تا ڕادەیەک بۆیە مەبەستمان ئەوە بووە کە ئەسکەندەنافیەکان زیاتر ئاشنا بن بە هونەر و شێعری کوردی. کاک ئالان خۆی پرۆژەکە هی کێ و کێ سەرپەرشتیەکە؟ پرۆژەکە وەگوتمان خاوەن وەشاخانەی ئاژانسی شەعر ئەمە زنجیرەی دووەمیانە ئەوان هاتنە پێشوتیان بەنیازین شتێکی وا بکەین ئایا توان ئێوە بکەن ئتر چاوال پێرلسن خۆی شاعرە لە دەنیمارک پرۆفیسۆرە لەو بوارەیە ئێمەی کۆ کردوتی ئەڵەن چی ئەمانە شتێکەوە بکەین و ئەو بەدڵسۆزی و بە خۆبەخشی هەمومان بە خۆبەخش ئیشمان کرد تەنها حەزمان کرد ئەو کارە بکێنین لەبەرەوەی ئێمەکو ئەرکێک سیرمان کردەوە کە ئەمە پێویستە ئەوە بکرێ بە تایبەت وەرگێڕانی پێچەوانە ئێمە زۆر جار وەرگێڕانی وڵاتانی تر ئێنی خێنە کوردی بەڵام بۆ ئەو شتە زۆر کەمە کە ئێمە ئەدەبی کوردی بکەینە زمانەکانی تر کەمە پێویستە زیاتر پەرەی پێ بدرێت. زۆر ڕاستە ئەو مەرجانە چین کە ئەبێ لە بەرهەمێکا هەبێ یاخود چۆن بەرهەمی ئەو شاعیرانە هەڵە سنگێنن و دواتر با بڵێن لەناو با بڵێن بەرهەمێکی ئاوایە بەرهەمەکانی ئەوان جیان بێتەوە. چەند ڕێکارێکماندانا یەکەم جار گوتمان ئەبێ هاوچەرخ بێ واتە نابێت لە سەردەمێکی کلاسیکە نووسرابێت لە هەفتاکانەوە تا ئەمڕۆ داهێنانە بێت بەدەر لە هەر بیر و بۆچوونێکی سیاسی شاعرەکە بەدەر لە بیر و باوەڕێکی ئاینی شاعرمان هەبووە مەسیحی بووە شاعرمان هەبووە یەزیدی بووە ئەوانە بە هیچ شێوێک ئێمە ڕێگریمان لێ نەکرۆت تەنها دقەکە بڕیاری داوە کە ئەم لەم ئەنتۆلۆژیا جێ بێتەوە ئەبێ کارێکی داهێنانەی کرد بێ ئەبێ زیاتر لە دوو نامیلکە شعری بڵاو کرد بێتەوە وەکوتمان لە هەفتەکانەوە تا ئێستا شاعرماتیا بۆ لە 2000 شعری نووسیوە شعرەکانشی بڵاو شعرەکان ئەبێ چەند دێڕبنیان شعر هەیە ڕەنگە شاعیر هەبێ بڵێن پارچە شعرەکەی تۆزێک زۆر درێژ بێت هەیە شعرەکەی ڕەنگە شعرێکی کورت بێ. بەڵێ ئێمە ئەوشمان ڕاچاو کردووە تەنها وتومانە دقەکە بڕیار ئايات هەندێک شعرمان هەبووە کورتە شعر بوون شعرمان هەبووە هایکۆ بووە فۆرمێکی تری شعر نووسینە شعرمان هەبووە سێلاپەڕە بووە دقەکە خۆی حکمی ئەواکە وەگوتم تێکەڵێکیش تێماکان تێکەڵێکن لە ئەوین لە شەڕ لە سروشت لە غەریبەتی هەموو شتێکی دەخۆ گرتوێتەوە واتە چەپکە گوڵێکی ئەدەبی شعریە کە کۆمان کردوتەوە هیوادارم ینی جێی خۆشی لە دەنمارک جێی خۆشی کرایەوە پێش ئەوەی من بێم پرۆفیسۆرێکی ڕاوێژکاری کتێبخانەکان داوا ئاکات کە کتێبخانە گشتیەکانی دەنمارک ئەم کتێبە بکڕن و بیستێن تا لە کتێبخانەکان لەوێ هەبێت و خەڵک بتوانێت بە ئاسانی بیخوازن و بخوێنرێتەوە لە بەرگرنگی کتێبەکە. بەڵێ کوردانی با بڵێن وڵاتی دانیمارک ئەوان چۆن پێشوازیان لە کتێبەکە کرد و کتێبەکە ئەو پارچە شعرانی بە زمانی کوردیش تیایان تەنها بە زمانی دانیمارکیە؟ بەڵێ وەکوتمان کتێبەکە دوو زمانە تیاتی بە زمانی کرمانجی بە دیالێکتی کرمانجی سۆرانی کەلهوڕی ئەو زمانانی تری کە گوتمان ناوچەکان قەدەغە بووە کوردی ئێمە لە 28 مانگی 5 ئێوارە کۆڕێکمان بۆ کرد لە کۆبنهاگن چەند کەسایەتیشی دانیمارکی و ڕۆشنبیرانی ڕەوەندی کوردیش ئامادە بوون مامۆستا فەرهاد شاکەلی و فاتمە سەفجی کە بەشێک بوون لە بەشداربووانی شاعرەکە لەوێش ئامادە بوون لەو ڕسمێک تا ئێمە پێشکەشمان کرد و زیاتر ناسادمان ئێمە هاتووینەتە کوردستان لە سلێمانی هەژدەی مانگ دوێنێ بۆمان کرد هەروەها بۆ یەکشەمە لە هەولێر هەمان کۆڕی ناسانی بۆکی بەنیازین کە بگەڕینەوە بڕۆینە سوید و نەرویج لەوێ هەمان کۆڕی بۆ ساز بکەین. بەڵێ لە کۆڕی ناساندنەکە لە شاری سلێمانی چەند شاعیر توانی ئامادە بێت لەوانی کە خۆیان بەرهەمیان هەیە لەو کتێب؟ بەڵێ ئێمە توانیمان 5 شاعر کۆ بکەینەوە هیوە قادر چۆمانەردی بەڵێ
ئەوانە ئامادە بوون و شێعرەکانیان خوێندەوە وەکو ناساندنێک بوو لەبارەی شێعرەکانیانەوە هەڵبژاردەی شێعرەکانیانەوە ناساندنی کتێبەکەش بوو ئێوارە کۆڕێکی زۆر تایبەت و جیاواز بوو. دەستەکانتان خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر هیچ پرۆژەی داهاتوتان هەیە لەم شێوەیە؟ بەنیازین بەرگی دووەمی بۆ بکەین چونکە هەستەکەین ئەو چلونەیە هێشتا هەرکەمە دەرفەت هەبێ بەنیازین بەرگی دووەمی بۆ بکەین چەند شاعریکی تریش کە ئێمە نەمان خستونەتە ناو فریان نەکەوتین بە هیواین بەرگی دووەمی بۆ بکەین. ئێوە خۆتان داوا لە شاعیرانەکەن کە شعرەکانیان بنێرن یان خۆتان با بڵێن ئەو بەرهەمە شعریانی کە هەیە دێتە بەردەستان و ئێمە شاعرەکان هەڵبژێرین وەکوتمان دەقەکانیان هەڵبژێرین کارێکی ئاسانیە چکە بێ دەقەسلێکەش بدۆزینەوە بێ شاعرەکەش بدۆزینەوە هەندێک شاعر نایەتە پێشەوە هەندێک شاعر شعرەکان نانێرێ بۆیە زەحمەتێکی سەر بەڵام بە هێواشی ئیشەکەین بە شوێنەی ئیشەکەین کوالیتی ئیشەکە زۆر گرنگترە لە هەموو شتێک. دەستەکانتان خۆش بێ بە هیوای کاری زیاتر سپاس دەکەم کە ئێوارێ لەگەڵمان بووی زۆر بەڕێز ئالان کەریم شاعیر و وەرگەر سپاس دووبارە سپاس بۆ تۆ.